لە دەستپێشخەریەکی نوێدا مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار دەدات نەخۆشخانەیەکی 200 قەرەوێڵەیی لە پارێزگای کەرکووک دروست بکرێت تایبەت بە نەخۆشی کۆرۆنا. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە و لە شەڕی داعش و لەو خەتەرانی کە ڕوبەڕووی کەرکووک بۆتەوە هەمیشە پێشەنگ بووە و ئەم جارەش ویسمان دەست پێشخەریەک بکەین بۆ ئەوەی خزمەتی میلەتەکەمان بکەین لە کەرکووک بۆ ئەو مەبەستا بینایەکی گەورەمان هەیە. ئەو بینایە پێویستی بە هەندێک کەرەسەی پێداویستی پزیشکی هەیە. ئەمەش هیمەتی هەموو لایەکمانی ئەوێ و من دڵنیاشم سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی بەڕێزانی هاوسەرۆک بۆ کەرکووک دەستیان کراوەیە ئەوەی لە توانای یەکێتیە بێ بۆ کەرکووک جێبەجێ ئەبێ. لای خۆیەوە بەڕێوەبەری گشتی فەرمانگەی تەندروستی کەرکووک دەڵێت نەخۆشیەکە لە دەسەڵاتی وڵاتانی زلهێز گەورەترە و پێویستی بە هاوکاری هەموو لایەکە. ئەمە وێڕای ئەوەی ئەم هەنگاو دەستپێشخەری یەکێتی نیشتیمانی کوردستان بە گرنگ و گەورە وەسف دەکات. ئێمە زۆر سپاسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە کەرکووک و سپاسی کاک محەممەد دەکەین کە بەو ئەرکە توانی ینی هاتە هەنامانەوە بۆ شوێن دابینکردی شوێنی کەرانتین ئەگەر خوا نەکردان لە ئایندەیە پێویستمان هەبێت بۆ شوێنێکی تایبەت بۆ کەرانتین ئەو شوێنێشی پێمانداوە و ئینشاءڵڵا ئێمە بە تیمێکی هەندەسیش لەگەڵ لە فەرمانگەی تەندروستی کەرکووک ئەڵوا بۆ شوێنەکە بە زووترین کات تەقیمی شوێنەکە کات و هەر شتێکی کە پێویستەکان ئەوانەی پێویست بێ بۆ کردنەوەی ئەو شوێنە ئینشاءڵڵا جێبەجێکرێت. ئێمە ئەمڕۆ کەشفی ئەوەلیمان کرد لەسەر بیناکە و بیناکە زۆر مناسبەش کە وەکو شۆن وەکو بەڵام پێویستە بە فەریقێ تیمی هەندەسی بێت و چی نوقسانی هەیە حازرێکی لەم دووسێ ڕۆژ با بڵێن داهاتوو ئینشاءڵڵا حازرەکەین. چەند ڕۆژە خایەنێت؟ لەوانەیە 3-4 ڕۆژ لەوە زیاتر نەڕوە. لە کۆی ئەو بەرگری و دیفاعانەی لە خەڵکی کەرکووک جا بە خوێنە بە چەکە بە دەرزیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو ساتە خۆشی و ناخۆشیەکاندا لەگەڵ خەڵک و جەماوەری خۆی دەبێت. بەم بۆ نەیەشەوە لە دەستپێشخەریەکی نوێدا بڕیار دەدات نەخۆشخانەیەکی 200 قەرەوێڵەیی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای کەرکووک دروست بکات. خەبار نەجمەدین گەلی کوردستان کەرکووک.